بەداخەوە بە سەبارەت بە بابەتی ڤایرۆسی کۆڕۆنا جارێکتر کۆبووینەوە بۆی لە سنووری ئیداری ڕاپەڕینی ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو نەتایجی پشکنینی ئەو پشکنیانی هاوڵاتیانی سەردانمان دەکەن. ئێمە لە ماوەی ڕابردوو نزیکەی دەتوانم بڵێم سەروی 2 مانگ دەبێت هیچ حاڵەتێکی پۆزتیڤ و هیچ هاوڵاتێک بە نیشانەی توشبووی ڤایرۆسی کۆڕۆنا سەردانی ناوەند و دام و دەستگای تەندروستەکانیان نەدەکرد. بەڵام لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دەتوانم بڵێم لە ماوەی دوێنێ و ڕۆژی لە یەکی مانگەوە تاوەکو ئێستا کە دەتوانم بڵێم ئەوە دەگەینە نزیکەی 5 ڕۆژ بە تایبەتیش لە دوێنێ و پێرێ ئێمە ڕێژەی ڕۆژانی توشبوونمان هەبووە. ئێمە لەو توشبوونانە 125 حاڵەتەکانمان لەو پشکنیانی کە ئەنجام دراون دەتوانم بڵێم بە پۆزتیڤ دەرچوونە. بۆ ئێمە ڕێژەی توشبوونی ڕۆژانە لەو بەو شێوەیە کە زیاد ببێ ڕۆژانە ئێمە لە کۆی 100 پشکنین ئێمە 25 مان پۆزتیڤ بێ ئەمە ئاماژەیەکە کە دەگەینەوە بارودۆخێک بۆی بە هاوڵاتیانمان بڵێن پابندن بە ڕێکار و ڕێنمایە خۆپارێزیەکان و پابندین بەوەی کە هەموو لایەکمان خۆمان پارێزین. بەداخەوە ڤایرۆسی کۆڕۆنا کەسانی ئەزیزی زۆر لە دەستداین بەداخەوە بارودۆخی زۆر ناخۆشمان لەگەڵ کۆڕۆنا تێپەڕان هیوادارین ئەو شەپۆ لە ئێستاش کە هەمانە لە بە بارودۆخێک تێپەڕین بە سەلامەتی بێت و بە گیانی هیچ هاوڵاتیە کۆتایی نێت کە تێدا هاوڵاتی تێدا زەرمەند بێت و تێدا نەخۆش بێت و بەرکەوتە بێت. ئێستا ئێمە حالیان ئەوڕەوەی کە ڕۆژانە لە ڕاوێژکارەکانەوە سەردان دەکرێت ئێمە ئەگەر باسی حاڵەتی پۆزتیڤ بکەین تا ئێستا نزیکەی 60 حاڵەتی پۆزتیڤمان هەبووە لەو چەند ڕۆژەی ڕابردوو بەڵام ئەوەی کە داخل کراوە تا ئێستا ئێمە 3 حاڵەتمان داخلی نەخۆشخانە کردو کە نیشانەکانیان توندن و خزمەتگوزاری وەردەگرن لە نەخۆشخانە.